باز لە چۆنەتی تێگەیاندن و باسکردنی لە دەستدانی کەسانی ئازیزەکەین بۆ مناڵ لە کاتێکە مناڵ خوانەخواستە کەسێکی ئازیزی لە نێو خێزانەکەیان لە دەستەیە چۆن بە مناڵک تێبگەێنرێت کە ئەم کەسە بۆ نمونە لە ژیانانەماوە ئەم کەسە بۆ نمونە ئیتر نابینێتەوە بەپێی قۆناغەکانی تەمەنی مناڵ شێوازی پێوتنەکان ئەبێت چۆن بێ بە چ شێوازێک بێت ئەم بابەتە تاوتویەکەین و زانیاری وەرەگرین لەگەڵ زۆر بەڕێز کاک عادل تۆفیق کا بەڕێزیان توێژێری دەرونین ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە کاک عادل سڵاو لێبێ و زۆر بەخێر بێ سڵاو لێبێ بەیانی باش بەیانی هەموو بینەرانی زۆر سپاس بۆ تۆ کاک عادل با سەرەتا باز لەوە بکەین لە کاتێکا کە لە خێزانێکە بۆ نمونە کەسێکی ئازیز لە دەستەدرێت چۆن بە مناڵە بووچێت بەپێی تەمەنەکانیش بە تایبەت ئەمێ قسە لەسەرۆکەین بۆ منداڵانی کە لە خوار 6 ساڵان بۆ نەهێشتا نەچوونەتە قوتابخانەکانیش چۆن پێیان بووچێت کام کەسە مردووە کام کەسە لە ژیانانەماوە شێوازە پێوتنەکان ئەبێ بە چ شێوازێک بێت بەڵێ سوپاسانەکەم هیوادارم هەموو لایەک لە حاڵەتی ناخۆش وەرە دەستدانی ئازیزان بتوانین بە شێوەیەکی دروست و بەڕەچاوکردنی باری دەرونی هەم ئەو کەسانی کە مناڵن ئێستا بەتایبەت تەوەرەکەی مەباسیەوەکەین و حتا بۆ کەسانەشی کە گەورن یا گەورە ساڵن ئەشێت گرفتارن بە هەندێک لە نەخۆشیە درێژخایەنەکان هەندێک جار لەوێش بەڕاستی لە کاتی گەیاندنی هەواڵی لە دەستدان یەکێک لە ئازیزانی مەسەرەن ئەشی ئەو کوڕی بێ یا کچی بێ تووشی گرفتێکی گەورەترە بین چەند جار حاڵەت هەبووە کە بە بیستنی هەواڵەکە کارەساتێکی کەش دروست بووە بۆیە ڕەچاوکردنی باری دەرونی بەرامبەر بیزات لەو کاتانەی کە تۆ هەواڵێکی ناخۆش ئەگەیەنی زۆر گرنگە وە بە تایبەتریش بۆ قۆناغی مناڵەتی کە ئێمە ئێستا کە قسەی لەسەرەکەین هەڵبەتە ئەومان لە بەرچاو بێ کە لە دەستدانی ئازیزان و لە دەستدانی هەری چێک لە ئێمە کە هاتینە ژیان ئیتر سەرەتای دەستپێکی ژیانێکی نوێ وردە وردەش هەر سروشتی ژیان وایە کە ئەم تەمەنە کۆتایی دێ ینی ناکرێ هەمومان لەم سەرزەوی بمێنینەوە جاگەر تەمەنەکەش ئەوەندەی کە توانیمانە بژین بەبێ ئەو مقداری کە بۆ تەمەنی ئێمە دیاری کراوە گونجاوە کە بتوانین بە شێوەیەکی تەندروست ژیان بکەین بەڵام کاتێک کە زۆر درێژە بێتەوە تەمەنەکە هەندێک جار بینی کەسەکە بۆ خۆی تەمەناەکە وردە وردە ژیانی کۆتایی بێت چووکم چێژ لە ژیان نابینێ بەڵام لە دەستدانی بۆ هەر کەسێک کە بە تایبەتی مناڵە ئایام کەسە باوکێتی یا خود دایکێتی یا ئەشێت برایەکی بێ خوشکی بێ ئازیزێکی بێ بەنسبەتی مناڵەوە لەوە چێ چاوەڕوان کراو نەبێ چونکە مناڵەکان کەمتر ئەزمموی ژیانیان هەیە و کەمتریش ئەم بابەتە وروژێنراوە لە لای مناڵەکان بەوەی کە مردن و ژیان و لە دەستدانی ئازیز و چوونە ناو گۆڕ و ئەوانە هەم حاجە نیە بۆ ژیانی مناڵی و هەمیش ئێمە ئەوەمان لە بەرچاو نەگرتووە و هەندێک جاریش قەدەرەن یەکێک لە نیعمەتەکانی شەر ئەمەیە کە ئینسان نازانێت چۆن ئەمرێ و کەی ئەمرێ بۆیە مردنەکان هەندێک جار مردنی کوت و پڕن مەسەن حاڵەتێک کە دروست ئەبێ لەم کاتەیە ئێمە چۆن ئەمە بگەینین زۆر گرنگە ئێمە پۆلێنی خۆناغەکانی مناڵبەندی بکەین باشە بە تایبەتی مناڵانێک کە تەمەنیان خوار 3 ساڵە و مناڵانێکیش کە تەمەنیان نەکەوێتە 3 بۆ 6 ساڵ و ئەوانشی کە تەمەنیان لە 8 ساڵ بۆ سەروترە تاگەنە قۆناغی لاوێتی ئەمانە هەمویان مادەم کە لە ماڵێکە ئەژین ئاساییە بە مناڵی ئەم ماڵە ناو ئەبرێن و ناوزەر دەکرێن بۆ مناڵانی خوارد تەمەن 3 ساڵ حاڵەتی مردن و حاڵەتی ژیان شتانێکن کە باس نەکراون گرنگە ئێمە ئەم تعبیرەی کە بەکاری ئەهێنین بتوانین وەکو خەوێک سەرەتا ئاماژەی پێ بکەین کە ئەم کەسە ڕاستە کۆتایی هاتووە بە ژیانی بەست و ئەم منداڵە چۆن تێگەیەنی چونکم ئەم باسی مردن و ژیان نازانێت چیە وەکو خەوێک منداڵەکە تێبگەێنرێت کە ئەو کەسەمان دەچێتە خەوێکی قوڵ هەتا وردە وردە ئەگەیتە قۆناغێکی دیکە مەسەلەن دوای ڕۆژێک دوای چەند ڕۆژێک ئەبینی ئەم کەسە خەبەری نەبوویەوە لێرەدا بەم دەستپێکە باشە کە خەوێکی خۆڵ جیاواز لە خەوەکانی تر بەم دەستپێکە باشە هەتا دەگەینە ئەوەی کە بەڵێ ئەمەش جۆرێکە لە ژیانیشی دیکە کە دەست پێەکە باستەکەمان ئەشێت مەسەلەن ئەم ئەو باسە نەبێ ئەم کەسە قەنەعەتی بۆ دروستکەین کە ئیتر ئەم ناگەڕێتەوە لێکدانەوەیەک ئەکرێ مەسەلەن دەگوت دەڵێن مناڵ حتا وەکو با تەمەنەکانی 8 ساڵ و 9 ساڵیش پیان نەگوترێکە ئەم کەسە مردووە مەسەلەن ئەمە ئازیزەی لە دەستداوە چونکە ئەشێ و مناڵە تووشی سەدمە بێ یا تووشی شۆک بێ لەوەی کە نەتوانێت تەفەهمی یا لێک تێگەیشتنی بۆ ئەو حاڵەتە بۆ دروست بێ بەڵام من لەگەڵ ئەوە نیم بەڕاستی گرنگە ئەو هەواڵە بگەێنرێ بەڵام کێ بیگەێنێ وە چۆن بیگەێنرێت و لە چ کاتێکا پێی بوترێت چۆن منداڵەکە تێبگەێنرێ ئەمە بەڵێ لوبی مەوزوعەکەی هەواڵەکەش ناگەێنێ نەریتەکە هەواڵەکە بەڵێنی ینی زۆر جارێ مەجیازیە بکەین کاغاتل
بۆ نمونە لە دەستدانی کەسێکی نزیکمان کەسێکی ئازیزمان بە تایبەتی کە وەکولانەش ئاماژەی پیا بۆ منداڵێک لەوانەیە لە کۆمەلگای ئێمە زیاتر ڕنگدانەوەی بچکە ئێمە زۆر کۆمەڵایەتین یعنی کەسێکمان لە دەستە چێ ئەو نەریتێک کە ئەمانە پرسەی بۆ دانێ قەرەباڵغی دروستە بێ خەڵک کۆبێتەوە ئەم مناڵە خۆی لە کۆبوونەوە و گریان و فەرتەن ینی ئەوەی کە دروستە بێت تی ئەگات کە شتێک بووە بەڵام ئەگە کەسێکی ڕۆژئاوا بێت سێرەکەی کەسێکی زۆر ئازیزی لە دەستچۆ بەڵام شتەکە زۆر نۆرماڵ بەرەگرێت ینی شتەکە نابێتە سەد مێک لای مناڵە بەجاری وایە من بەڕاستی ئەگەر بە دیاردەکان ئێسا بینەرەکانیشمان لەوانەیە لەگەڵم پرسیاری من بگاچی تازیێکۆ مناڵەکە منە کە سێری دایکێکە لە دایکەکە و تووشی گۆشەگیریە بێ لە دایکەکەەوە ترسی لێ دروسە بێ چکە دایکەکە ئەمەنە گریا و دوو جار لە هۆش خۆی چۆتەوە و ئەمە پێش ئەوی بە مناڵەکە بڵێ نەریتەکە وای لە مناڵەکە کردو کە تووشی ئەو دیارتێ بێت کەواتە لەم کۆمەلگای ئێمە تا چەند ئەمە باوە ئێمە سەرڕای ئەوەی کە کۆمەلگایەکین حاڵەتی کۆمەڵایەتی تیامان نازاڵە هەر لەگەڵەوەشە حاڵەتی عاتفیشمان زیاتر زاڵاتاوەکو حاڵەتە عەقڵانیەکە چونکە ئێمە هەمومان دەزانین کە مردن بەشێکە لە ژیانی ئێمە یعنی کەسێکمان نییە قەنەعەتمان بۆ دروست نەبێت کە لەم ژیانە تا هەتایی ئەمێنینەوە یان نامێنینەوە دەزانین ئەم ژیانە بۆ ئێمە کۆتایی نییە مەسەلەن ئیلا ڕۆژێک دێت کە ئێمە ئەم ژیانە بەجێ ئێڵین ویتەوە نییە بڵێ هەتا ئەمێنمەوە هەتا کۆتایی ئەوە یەک زانایان مەسەلەن باس لە چوار جۆر ژیانکردنەکەن یەکێک ژیان کە دەست پێیەکە مەسەلەن لە ناو ڕەحمی دایککردن هەناوی دایکە ئەم منداڵە کۆرپەلەیە ئەمە بەشێکە لە ژیان هەتا وەکو ئەو قۆناغی کە دێتە ئەم دنیای و چاوی بە دنیا ئەکرێتەوە ئەمە قۆناغی یەکەمی ژیان تەواوەکە قۆناغی دووهەمی ژیان ئەمەیە کە لە ڕۆژی لە دایکبوونیەوە دەست پێیەکە هەتا و کاتێک کە ئەم ژیانە بەجێ ئێڵێکە هاتووەتە ناوی قۆناغی دوای ئەمە قۆناغی ناوگۆڕە ئەم قۆناغش قۆناغی سێهەمی ژیانە واتە ئەمیش کۆتا قۆناغی ژیان نییە چووکم ڕۆژێکی دیکەش دێ دوای ئەم قۆناغەکە ژیانی کۆتاییە ئێمە ئەگەر بە شێوەیەکی پلەبەندی و سانە بە جۆرێک کە ئەم مناڵە تێبگا ئەم کەسە کە کۆتایی بە ژیانی هادەمە کۆتایی بە هەموو شتێکی نهاتوە کۆتایی بە ژیانی ئەم دنیای هاتووە ها شتەکەی لا ساناکەینەوە ئەبینی ئەویش ئاسان وەرێگرێ ئەی دوای ئەم ژیانە بۆ کوێچێ زۆر حاجە بۆ تەفاسیلە ناکە بەڵکو بۆ ژیانێکی خۆشتر ئەچێ لەم ژیانەی ژیانێکی خۆشترە چێ لەم ژیانی بۆچی چووکم توانیوێتی لەم ژیانە سربەرزانە بژی توانیوێتی لەم ژیانەیە بەتەنگ خەڵکەوە بێت توانیوێتی لەم ژیانەیە جوان مناڵەکانی پەروەردەکە کەواتە ئێمە دڵخۆشین ئەم ژیانی کۆتایی هاتووە ژیانێکی خۆشتر دەست پێکە لێرەیە هەم هەواڵەکە دەگەیەنیت هەم جۆرێک لە سوکنایی بۆ هەناوی مناڵەکە دەگەڕینەوە کەوە ئێستاکە کە سوکارەکەی ئێمە ڕاستە بەجێ هێشتوی بەڵام شوێنێکی هەیە لە شوێنەکەی ئێستا خۆشتر بۆ تەمەنێک مەسەلەن دەبینی ئەوەی کە تۆ ناوت هێنا باس لە ئەوەی کە دایکی مناڵەکە دەبینی ئەگە باوکی لە دەستداوێ دایکی دەبینی دەبورێتەوە دایکی دەبینی گریانێکی لە ڕادە بەدەر ئەمە زاڵبوونی حاڵەتە عاتیفەکە ئایا مناڵەکە بگری ئێمانجا مناڵەکانمان دەگرین ناهێڵین بگری نا زانست دەڵێ ئەو کەسەی کە دەگریە ڕێگەی بەبا بگری بە ئارەزوی خۆی هەتاوەکو ئەو کۆڵێ دواتنۆکی فرمێسکەکانی دەخاتە دەرەوە چووکن جۆرێک لە بەتاڵبوونەوەی فشاری بۆ دروست ئەبێ لەو زەختەی کە لەسەرێتی بەو گریانە بەشێکی ئەو ناڕەحەتی و ناخۆشی ئەخاتە دەرەوە ڕێگەی بەبا بگری هەندێکی تر دەپرسن باشە ئایا ئەوە هەواڵەکەمان گەیان ئەی پاش ئەوە ئایا ئەم منداڵانە ببین بۆ ئەسپەردەکردنی دایک و باوک هەتاوەکو تەمەنی 6 ساڵی من بە گونجاوی نازانم مناڵان بەشداری بکەن لە ئەسپەردەکردن و لە بە خاکسپاردنی کەسانی ئازیزی خۆیان بەڵام لە دوای تەمەنی 8 ساڵی بۆ سەرەوە شتێکی سروشتیە بۆی ئەمانیش لەگەڵ ژیانە ڕابێت گەورەترە باوکەکە لە ڕۆژانی هەینە لەگەڵ خۆیانە مناڵەکان برن بۆ گۆڕستان بۆ لای ئەو مردووە جا هەزارەها پرسیار لە مێشک و دڵ و دەرونی ئەم مناڵەیە دروستە بێ کاک عادل یعنی بەڕاستی وەڵامدانەوەی ئەم پرسیارانەش بۆ خۆی زۆر زۆر گرنگە لە کاتێکا وەکو تۆ باسی لێو کێر خۆی نابێت بۆ منە مناڵبەری بەڵام لە کاتێکا کە تۆ برد و مناڵ ئەو دیمەنانی بینی یاخود ئەو بابەتانەی بەدی کرد ڕەنگە زۆر کات ئەو پرسیارانی کە لای دروستە بێت تۆش نەزانی چۆن و بەچ شێوازێک وەڵامی بیتەوە کە ئازاری دەرونی ئەم مناڵانەی وا لە مناڵەنەکەی کە بۆ نمونە هۆکارێک بێت بۆ تێکدانی لایەنی دەرونی ئەو مناڵە و خەم و خەفەت بخوات ئەبێت چۆن وەڵامی ئەو پرسیارانی مناڵ بدرێتەوە کاڵێت بۆ نمونە ئەم کەسە بۆ لێرێ چی لێ هاتووە بۆ کوێ چووە وەڵامدانەوەکانە بێت چۆن بێت شتێک زۆر گرنگە لە ژیانە بە تایبەت بەرامبەر بە مناڵ کاتێک کە هەر هەڵوێستێکی پێ ئەڵێ هەر هەواڵێکی پێ ئەڵێ وەڵام بۆ ئەو پرسیارگەلەی کە لای زیهنی مناڵەکە دروستە بێ وەڵامت بۆ ئامادەکرد بێ مەسەلەن کاتێک کە دەیبینە شوێنێکی ئاوا دڵنیا بینکەوە ئەم مناڵە هەندێک پرسیاری بۆ دروستە بێ ئەی لە کاتێک کە ئەم پرسیارانە دروست بوو ئێمە وەڵاممان بۆ ئەم پرسیارانەی مناڵەکان چییە ئێمە هەواڵەکە دەگەیەنین مەشهەدەکەی پیشان دەدەین لەگەڵ خۆمان دەیبێ ناو شوێنانە بەڵام
خۆمان بۆ وەڵامی پرسیارەکانی و ئامادە نەکردووە ڕاستە لە بەشێک لەو پرسیارانەی کە ئەوەی کا ئێمە بۆ خۆشمان ئامادەسازی دەرونی و ئامادەسازی ڕۆحیشمان نەکردووە کەواتە بۆیە دەبینی حاڵەتی دابڕان و حاڵەتی تێکچوونی خەو و حاڵەتی تێکچوونی کۆمەڵایەتی دابڕانی کۆمەڵایەتی و گۆشەگیری لە لای مناڵ حتا شۆکبوونی مناڵەکە دروست ئەبێ چونکو نازانێ وەڵامی پرسیارەکانی چییە نازانێ ئەمە چۆن ڕوویدا نازانێ بۆچی ڕوویدا ئەی بۆ تێنەگەیشتۆ پێشتر کە ئەمە ڕوو ئەدەن ئەی بۆ ئەم دایک و باوکە پێشتر نیانزانی نیانتوانی ئەم کۆمەلگایە بۆ فێری نەکرد کە ئەم منداڵە ئەبێ بزانێ ڕۆژێ لە ڕۆژان حاڵەتێکی وای بەسەر دێ بۆیە ئامادەسازی نەکردن بۆ وەڵامی ئەو پرسیارانە ئەوانە دروستەکە و ئەگەر ئێمە ئامادەسازیمان بکردایە وەڵامی پرسیارەکانمان بە دروستی لە کاتی خۆی بایەتەوە تێشمان بگەیاندنایە کە ژیانی ئێمەش لەم دنیای ئاوایە و ڕۆژێ تێ دەڕوا و لە دەستدانی کەسێکی ژواتە کۆتایی هاتنی ژیانی ئەوانی دیکە نییە بەڵکو ئێمە ئازیزێکمان لە دەستدا بەڵام لە هەمان کاتە چەندین ئازیزی ترمان ماوە ئەو کەسانی دیکەشان کە ئازیزی ویان لە دەستداوە کەواتە ئێمە بین دۆخەکەی لا ئاسایی بکەینەوە ئەی چەند پێویستە ئومێدی پێبەخشیت بۆ نمونە لە دەستدانی کەسێک تۆ بێ لەگەڵ ئەم مناڵەیە ئەوی بەڕێزت ئاماژەی پێی گفتوگۆی لەگەڵاکەی بە شێوەیە کە لە شێوەکان ئێمەش هەموو ڕۆژێک ینی کەسێکی کەمان لە دەسەچێت بەڵام گرنگەوەیە لە نمونەیەکی سادەوە بۆ نمونە باپیری ڕۆی بەڵام ئەمی بۆ تۆ بەجێشتۆ پێی توی ئەبێ پارێزگاری لێ بکەیت ئەم ئومێدە بە مناڵا بەخشی کە ئەم یادگاریەی باپیری ڕاستە ئەو خەوە قورسەیەکەی ترجارێکی تر نایبینێتەوە بەڵام ئەو خۆشەویستی باپیری هەل لە دڵامێنەی باوشی لامێنێ چەند گرنگە ئەم ئومێدە ببەخشین بە مناڵەکانمان کاکە سەرکۆشتێک لێرەیە گرنگە بەبیری هەمومانی بێنینەوە مەسەن حتمما ئەو کەسەی کە خۆشمان ئەوێ حەزی شەکەین یادگاریەکانی ئەو بپارێزی کەواتە ئەتوانین بیکەینە سەرچاوەیەک بۆ پەروەردەکردنی ئاکار و هەڵسوکەوتی خۆمان و هەڵسوکەوتی دەوروبەرەکەشمان مەسەلەن کاتێکە دەمانوێت مە پەیامێ بگەێنین بە دەوروبەر دێین بزین ئەم پەیامە لە چ گۆشەنیگایەکەوە بۆی بچین ئەمە یەک دوو ئەم پەیامە لەسەر زاری کێوە بگەنن دەڵێن فڵان کەس وای گوت فیسار کەس وای گوت فڵان زانا قەنەعەت و تێڕوانینی وابوو ئەو شارەزایە قەنەعەتی وایە بەم طریقەیە ئێمە هەنگاو بنین باشتر دەگەین بە ئاکام و ئامانجەکەی خۆمان کەواتە لێرەوە دەتوانین هەمان ئەو ئاراستانەی و هەمان ئەو تێگەیشتانەی کە کەسی لە دەستچوو هەیبووە بۆ ژیان ڕاستەوخۆ بە ناوی ئەوە بیگوازینەوە بۆ سەر ژیانی ئەم کەواتە ئێمە ئەگەر ئەمانەوێ ئەو ئاسوودەبێ با بین داواکاریەکانی ئەو جێبەجێکەین ئەگەر ئێمە ئەومان خۆش ئەوێ خۆشەویستی دەربڕین بۆ ئەو بریتیە لەوەی کە ئەو حەزانەی ئەو هەیبوو لە ژیانی دنیاە ئەیویست تۆ چۆن پەروەردەبی ئێمە ئەو حەزانە جێبەجەکەین کەواتە باوکی ئێمە و باپیری ئێمە و داپیری ئێمە و نەمکی ئێمە لە کاتێکە ئێمەیان بەجێ هێشت ئەیانویست ئێمە چۆن بین ئەمە یەک کەواتە تۆی دەی لێرەیە ئەو لە دەستدانە بیکێ بە دەستکەوتێک بۆ بوارە پەروەردەیەکە و پێگەاندنی حیاتی مناڵەکە ئەو خۆشی بۆ تۆ ئەویست کەواتە ئێمەش بە لە دەستچوونی ئەو ڕاستە ئەومان لە ناوبەدا نەماوە بەڵام یادەوەریەکانی ئەومان لە ناودا ماوە مەشهەد و دیمەنەکانی ئەومان لە ناودا ماوە قسە خۆشەکان و قسە جوانەکانی ئەوماندا لە ناودا ماوە چیرۆک و سەرگوزشتەکانی ئەو لە ناوماندا ماوە هەموو ئەو تێبینە جوانانەی کە ئەو ئەیویست ئێمە لەسەر پێ بگەنی لە ناوماندا ماوە ئەگەر ئێمە بۆ مردن و لە دەستدانی ئەو ناخۆشحاڵین بەڵام با جێبەجێکردنی خواستەکانی ئەو خۆشحاڵ بین ئەبینیە ئامادەسازی وردە ئامادەسازی ڕۆحی بۆ ئەەکەی لێرەدا شتێکی تر بە پێویست ئەزانم باسی کەم ئەوەیە کە لەم کاتەیە کە ئێمە هەواڵەکە دەگەێنین کێ هەواڵەکە بابە مناڵەکە یا بیا بە کەسوکاری یا بیا بە کەسێکەوە لە دەستی چوە بیزاتیش پەیوەندی بە مناڵەکەەوە بی هەمومان دەزانین هەندێک لە کەسە نزیکەکانی ئێمە خۆشەویستیەکی تایبەتیان هەیە بۆ مناڵ و لە ناو ناخی منداڵەکانی شاد جوانتر جێگیر بوون مەسەلەنێکێ لەوانە نەنکە یەکێک لەوانە خاڵە یەکێک لەوانە پورە یەکێک لەوانە خوشکە ئەشێبراش بێ مەسەلەن ئەو کەسەی کە منداڵەکە زۆرتر هۆگرێتی بابین لە ڕێگەی ئەوە پەیامەکە بگەێنین لە ڕێگەی ئەوە هەواڵەکە بگەێنین لە ڕێگەی ئەوە ئامادەسازیەکەی بۆ بکەین کەواتە ئەو دێت مادەم کە ئەم کەسە خۆشەویستەی هەواڵەکەی پێڵێ بە دڵنیاییەوە ئامادەکاریەکی ڕۆحی و ئامادەکاریکی زیێنیشی بۆ ئەکا لە ئامێزی ئەگرێت لە ڕووی عاتفیشەوە ئەتوانێ وردە فەرامۆشی نەکە و حاڵەتە عاتفیەکەشی تێرکە کەواتە گەیاندنی هەواڵەکە لە ڕێگەی ئەو کەسەوە تەشخیصکردنی ئەو کەسێک کە هەواڵەکە دەگەێنێ بۆ منداڵەکە زۆر گرنگە لە بەرچاوی بگرین بە دڵنیاییەوە لێکەوتەی کەمترە بێت زۆر باشە کاتە ئەمە ئەم چەند خولەکە کەمی کەمامانەکەمە قسە لەسەر لێکەوتەکانیش بکەین کاک عادل ڕەنگە زۆر کات بۆ شێوازە نەبێت کە تۆ باسە لێکرد بۆ نمونە کەسێکی زۆر خۆشەویستی ئەم مناڵە ئەم هەواڵە بە مناڵە بگەێنە یاخود ڕەنگە زۆر کات مناڵ هێشتا لە تەمەنێکی ئەوایە نەبێت کە
بزانن مردن یعنی چی تر کە کەسێک مرد ئیتر نایبینێتەوە ڕەنگە زۆر کات شەو ڕۆژ حساب کا بەس بۆ بینینەوەی ئەو کەسە ئازیزی کە لە دەستیاوی تر خوانەخواسە مەدایکی بێ باوکی بێ یاخود هەر کەسێکی ئازیزی تری بێ لێکەوتەکانی چێ بێ دواتر لەسەر لایانی دەرونی ئەو مناڵە یاخود چ هەنگاوێک بنرێت بۆ ئەوەی لێکەوتەکان کەم بکرێتەوە دواتر ئێمە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین مناڵان لەو حاڵەتانەیە چوار جوەت گرفتاری ڕویان تێکە یەکێک لەوانە گرفتاری کۆمەڵایەتیە دابڕانی کۆمەڵایەتی بۆ دروستە بێت دەبێتە کەسێکی گۆشەگیر بەردەوام بیرەکاتەوە خەیاڵات ئەکات بیری لای کەسی لە دەستچووە مەسەلەن حتا ئەیەوێت تێبگا کە ئەم کەسە بۆ ڕۆشت بەچی ڕۆشت ئەیتوانرە بهێڵڕایەتەوە نەڕۆشتایە ئەتوانین لە ناومانە بەردەوام بێ بەڵام بۆ خۆی ناتوانێت وەڵامی پرسیارەکان باتەوە ئەمە وای لێکا کە جۆرێک دابڕانی کۆمەڵایەتی بۆ دروستەکات پێشتر زۆر چۆتە دەرەوە لەگەڵ ئەو ئێستاکە ئەو نەماوە چوونە دەرەوەی کەمە بێتەوە ئەمە یەکێکە لە گرفتاری کۆمەڵایەتیەکان کە ڕوبەڕووی ئەو مناڵانە ئەبێتەوە یەکێکی دیکە لە گرفتاریەکانی کە ڕوبەڕووی مناڵە بێتەوە بە تایبەتی ئەگەر خوێندکار و قوتابی بێ لە قۆناغەکانی خوێندن ڕوبەڕووی گرفتی زانستیە بێتەوە واتە تااقەت و حوسڵەی سعیکردنی نامێنێ ئەو کەسە ئاسی زانستیەتە خوارەوە تەرکیزی بۆ زەبتکردنی وانەکان و بابەتەکان نامێنێت تااقەتی خوێندن و وەکو ئەڵێ ڕاپەڕاندنی وەزیفەکانی نامێنێت کەواتە یەکێکی لەو گرفتانەوەی کە گرفتاریەکی زانستیە بۆ منداڵەکە دروستە بێت یەکێکی دیکە لەو گرفتانی کە بۆ ئەم حاڵەتانەیەتە پێش تێکچوونی خەوە یا تێکچوونی ژیانی ڕۆژانەیەتی بە شێوەیەکی گشتی لە کاتی خۆی ناتوانێت بنوێ کاتێکی زۆری ئەوێ بە دیاری و ئەمێنینەوە حتا ترسی بۆ دروستە بێ ئەمە یەکی لەو گرفتانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە یاخود تێکچوونی خواردن و نەمانی شاهی خواردن ئەمەش حاڵەتێکی ترە بۆی دروستە بێت بە بڕوای من لەم چوار کاتەیە پێویستە پزیشکی دەرونی بینێ و چارەسەری گونجایی بۆ دەستەکانە خۆش بەکار عادل سپاس بۆ تاوی زانیاریەکان